لەسەر دووبارە بەڕێوەچوونی هەڵبژاردننی سەرۆک شارەوانی ئیستانبول لە تورکیا علی تەحسین ڕۆژناوەوان لە دەسکی تورکی تۆڕی میدیا ڕوودا وەردەگرین. علی بەیانیت باش بەخێر بێت. با سەرتا بزانین کە گرنگی شاری ئیستانبول بۆ تورکیا و بۆ هەموو جیهان چییە؟ ئیستانبول بەپێی ئەو تایبەتمەندیی کە هەیەی هەم وڵاتێکی ئەوروپیە هەم وڵاتێکی ئاسیویە کەوتۆتە نێوان ئەو دوو کشوەرەوە با بڵێن ئەو دوو کشوەرە بە یەکتری دەبەستێتەوە حتمەنەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە ئەم دوو بەشە بە یەکتری دەبەستێتەوە گرنگیەکی تایبەتی بەخۆی هەیە ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار لە هەردوو لایەنەوە سەردانی دەکەن ئەوە بۆ سنووردارنیە لە تاوی جیهان ساڵانە ڕێژێکی زۆر گەشتیار هەم بۆ مەبەستی گەشت هەم بۆ مەبەستی چارەسەری هەم بۆ مەبەستی جوانکاری سەردانی شاری ئیستانبول دەکەن. شاری ئیستانبول لە 2018دا نزیکەی 13 ملیۆنی نیو گەشتیاری لە خۆ گرتووە و چاوەڕوان دەکرێت ئەم ساڵ بەپێ ئەو ئامارانەی بەپێ ئەو چاڵاکیانەی کە کاری لەسەر دەکرێت ئەم ڕێژەیە زیاتر بکرێت و بەپێ ئەو پرۆژەیە کە خودی ئەکپارتی هەیەی ئەگەر باسی ئەکپارتیان ئەگەر ئەکپارتی لەو هەڵبژاردنە براوە بێت لە ساڵی 2023دا ڕێژەی گەشتیاران دەگاتە نزیکی 20 میلیۆن و داهاتەکەشی وا چاوەڕوان دەکرێت بگاتە نزیکەی 6 بۆ 7 میلیۆن لیرە لە یەک ساڵدا. باشە علی ئەو پارتێک کە براوە بێت لەم هەڵبژاردنەدا لە ڕووی ئابووریەوەش قازانجێک دەکات. بڵێ پێویستە ئەمە لانی ئابوووریەکەی ئیستانبول لە بەرچاو بگرین چونکە وەکو هەمومان دەزانی لە کاری حزبیدا لایانی دارایی و ئابوووریەکە زۆر گرینگە. ئێستا ململانیەکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە شارەوانی گەورە شارەوانی ئیستانبول بەدەست بهێنرێت لەبەرەوەی چونکە ساڵانە بودجەیەکی زەبەلەحی دەکەوتە بەردەست وەکو پێشووتریش ئاماژەتان پێدا بودجەی 2019 گەورە شارەوانی ئیستانبول 23.8 میلیۆن لیرە ئەوە بێجگە لەوەی کە لە ڕێی چەند کۆمپانیەکی هاوبەش ساڵانەکە گەورە شارەوانی ئیستانبول کۆمەڵێک پرۆژە جێبەجێ دەکات حتمەنەوە داهاتێکی زۆری بۆ گەورە شارەوانی ئیستانبول دەستەبەر دەکات. میزانی موحەدەی گەورە شارەوانی ئیستانبول لە ساڵی 2019دا بە 58 ملیار رو 800 میلیۆن دلار خەملێنراوە بودجەیەکی زۆر زەبەلەح بۆ حزبێک ئەگەر بیەوە کاری حزبی بکات بە تایبەتیش بۆ ئەکپارتی بردنەوەی ئەکپارتی لەم هەڵبژاردنەدا بۆی گرینگە چونکە ئەکپارتی چەند هەنگاوێک یاخۆ چەند پرۆژەیەکی لەبەردەستایە بۆ نمونە نزیکترین لەو پرۆژانێک کە ڕوئیەی 2023 کە ئەکپارتی و خۆی ڕەجەب تەیپ ئەردۆغان ساڵانێک کە کار لەسەرەوە دەکاکە تورکیا بگاتە ئەم پرۆژەیە بۆیە لە ئێستادا بردنەوەی ئەکپارتی یاخود بردنەوەی هەر حزبێک لە ئیستانبول وا دەکات کە ئەم 5 ساڵە نەفوسێکی زۆر لە ئیستانبول و تەنانەت لەسەر تورکیاش دروست بکات بە حکمی ئەوەی کە زۆرترین ژمارە دانیشتوان لە ئیستانبوڵە زۆرترین داهات لە ئیستانبوڵە بۆیە حزبەکان شەڕ و ململانیان لەسەرەوەیە کە زۆرترین داهات لەم هەڵبژاردنە. باشە باسی پرۆژەت کرد چ پرۆژەیەکن ئەوان پرۆژانێک کە باست کردی هەردوو لە هەردوو پارتەکە؟ پرۆژە خزمەت گوزاریەکان پرۆژەی گواستنەوەی هاوڵاتیان مەبەستم وەسائلی گواستنەوەیە چەندین پرۆژەی دیکەی گەشتیاریە ئەوانەکە گەورە شارەوانی ئیستانبول ساڵانە لەگەڵ کۆمەڵێک کۆمپانیا بە هاوبەشی کار دەکات لەسەر ئەم بابەتە حتمما ئەمە بەشێکی زۆر داهات بۆ گەورە شارەوانی بەدەستدێنێت لەوانە کە سەرەکی ترینیانە مەسلەی وەسائلی گواستنە لە ئیستانبول چونکە هەم ڕێگای ئاویەیە ڕێگای دەریایی ڕێگای ترامڤای مێترۆ لەگەڵ کۆمەڵێک پاس و ئەو بەشەی دیکەش کە لە کوردستان و کۆستەر باسی دەکرێت کۆمەڵێک ڕێگای وەسائلن کەمانە ساڵانە داهاتێکی زۆر بۆ ئیستانبول و بۆ ئەو حزبە دەگەڕێنێتەوە با بڵێن جگە لەوەش لانی گەشتیاری هەیە گەشتیاریش بەسەر چەند ئەگەر پۆلێنی بکەم بەسەر چەند بەشێکدا دابەش دەکرێت هەم لانی گەشتیاری لانی تەندروستی کللتوری لاینی پەروەردەیی کە ئێستا ئیستانبول بۆتە ناوەندێکی گرنگ بۆ ئەم بوارانە. باشە دەچینەوە هەندێک دیمەنی ڕاستەوخۆ علی لەگەڵمان بمێنەرەوە وەک دەبینن لە دیمەنەکاندا ئەو دیمەنی ڕاستەوخۆن لە ئیستانبول لە تورکیا کە ئامادەکاری دەکرێت چاودێران تەواوی ئامادەکاریەکان دەکەن بۆ ئەوەی پاشکەمێکی دیکە سندوقەکانی دەنگدان بە ڕووی خەڵکیدا بکرێنەوە خەڵکی ئیستانبول بچن و دەنگی خۆیان بدەن بۆ ئەوەی سەرۆک شارەوانی ئیستانبول دیاری بکەن کە بۆ ماوەی 5 ساڵی داهاتوودا وەک
سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول دەست بەکار دەبێت و دوو بربژێری هەرە بەهێز هەن ئەکرەم ئیمامۆغڵو و هەروەها بیناڵی یەڵدرم. باش علی ئەو ململانەیە کە لە نێوان ئەکەپە و لە نێوان جەهەپە هەیە بۆ خزمەتیان بۆ بەرژەوەندیە؟ وڵی بە بۆچوونی من زیاتر بەرژەوەندیە چونکە ئێستا ململانەیەکە وەکو پێشووتریش ئاماژەم کرد بەدەستهێنانی ئەو داهاتە زۆرەی ئیستانبوڵە چونکە لە کاری حزبیدا حتمما لایانی دارایە زۆر کاریگەری هەیە لەسەر زیادکردنی نفوذ چونکە ئەمە دەبی گرنگی ئەو هەڵبژاردنە بزانین چونکە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا هیچ هەڵبژاردنێک لە تورکیا ئەنجام نادرێت و هاوتەریب لەگەڵ ئەو پرۆژەیە کە پێشتر من ئاماژەم پێکرد 4 ساڵی مایە جێبەجێ بکرێت و پێبێت چاودێرانی سیاسی ئەو کەسانێک کە لە نزیکن لە ئەردۆغانەوە ڕەنگە تەمەنی ئەردۆغان بەشی ئەوە نکات کە کۆمەڵێک پرۆژەی هەیە کە ئەجندای تایبەتی خۆیەتی هەوڵ دەدات جێبەجێ بکات بۆیە لایەنە دارایەکە لێرەدا ڕێگا خۆشکەرە بۆی حزبەکان زیاتر بتوانن نفوذی خۆیان لە تورکیا لە خود لە ئیستانبول زیاد بکەن بۆیە هەرچەندە تەماشای بەڵێنەکان دەکەین مەسەلەن بەڵێنی هەردوو بربژێر کۆمەڵک بەڵێنیاندا و ئەگەر مەسەن پۆلێنیان بکەین لەسەر چەند خاڵێکدا بۆ نمونە ئاماژە بە بەرەنگاربوونەوەی بێکاری دەکەن ئاماژە بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی دەکەن ئاماژە بۆ دەکەن کە زۆرترین ڕێژەی ئافرەت بەشداریان هەبێت لە ئیدارەی خۆجەیەکان گرنگی زیاتر بە گەنجان بدرێت هەموو ئەو بەڵێنانە حتمما پێویستی بە بودجەیەکی زەبەلا هەیە بۆ ئەوی بتوانێت زیاتر خزمەت بکەیت ئەو 4-5 ساڵی داهاتوودا ئەگە حزبەکان بتوانن ئەو بەرنمەیە کە دایان ڕێشتووە جێبەجێ بکەن حتمما ئامادەکاریە ئەمە بۆ هەڵبژاردننی داهاتووی تورکیا ئەمەش کاریگەری دەبێت لەسەر ئایندەی حزبەکان ئاک پارتی بە کۆمەڵک بەرنامە و کۆمەڵک پرۆژەوە خۆی ئامادە کردووە لە ماوەی ئەو 5 ساڵەدا کار بکات و لە بەرامبەریشدا جەهەپەیە کە با بڵێن پێشەڕۆی ڕابەرایەتی ئەو بەشەی دیکەی دەکا کە وەکو ئۆپۆزیسیۆن دەردەکەوێت هەوڵ دەدەن زۆرترین خەڵک سەرنجی زۆرترین هاوڵاتیانی خۆیان بۆ خۆیان ڕابشێشن ئەوەش با لەبیر نەکەین دەنگدەرانی تورکیا ڕۆمانسین ینی واقعانە سەیری ڕووداوەکان ناکەن زیاتر دەکەونە ژێر کاریگەری دروشمەکان بۆیە کە ئەم جۆرە مناوەڕاتانە و جۆرە مامەڵانە دەکرێت هاوڵاتیان سەرنجی هاوڵاتیان بۆ لای خۆیان داڕابشێش. باشە داهاتی تورکیا لە ڕووی ئابووری گەشتیاریەوە 120 پێوەستە بە ئیستانبول ئەمە چ کاریگەریەکی لەسەر ململانەی سیاسیەکان دەبێت؟ بەتاکید بە حکمیەوەی ژمارە دانیشتوانی ئیستانبول لە ئێستادا و مەزەندە دەکرێت گەیشت بێتە 16 ملیۆن کەس ئەمە و لەگەڵ ئەوەشدا زۆرترین گەشتیار لە تورکیا بە دەرەجەیەک سەردانی تورکیا دەکەن تورکیا ئیستانبول ببوورە سەردانی ئیستانبول دەکەن ئیستانبول لە زۆرەوە تایبەتمەندی گرنگی هەیە بە تایبەتی وەکو ئاماژەتان پێکرد مەسەلەی داراییەکەیتی مەسەلەی ئابوووریەکەیتی و مەسەلەی گەشتیاری ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لەو شارە دەکەن گرنگیەکە لێرەدا ئەوەیە ئاک پارتی بە هەموو شێوەیەک دەوێت ئیستانبول لە دەستیدا بمێنێتەوە بۆ ئەوی زیاتر هەژمون یاخۆت کاریگەری لەسەر تەواوی تورکیا بێت و ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕوو لەو شارە دەکەن داهاتێکی یەکجار زۆر بۆ ئەو شارە دەگەڕێتەوە بۆ ئەو حزبە دەگەڕێتەوە کە دەوێت یاخود ئەو حزبەکە لەم هەڵبژاردنەدا براوە دەبێت بۆیە من زیاتر جەخت لەسەر لایەنە ئابوووریەکەی دەکەمەوە کە زاڵانە پارەیەکی زۆر کە ڕەنگە ئەگەر بە دۆلار حسابی بۆ بکەین ڕەنگە ساڵانە 11 بۆ 12 میلیارد دۆلار ئەم گەورە شارەوانیە لە یەک شارەوانیدا ئەوەندە بگەڕێتەوە بەوە حزبە ئەمە ژوە دەکات کە نفوزی و حزبە لە ناو تورکیادا زیاتر بێت. باشە باس لەوە دەکرێت کە ئیستانبول پڕە لە هەلی کار ئەو پارتی کە بیباتەوە لەم هەڵبژاردنەدا چۆن دەتوانێت خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیانی ئەو شارە بکات؟ باسی ئەگەر ئاماری بێکاری لە تورکیا و لە ئیستانبول بخینە ڕوو لە ئێستادا بەپێ ئەو ئامارانەی کە لەلایەن دەستەی ئاماری تورکیا و بڵاوکراوەتەوە ڕێژەی بێکاری لە سەرتاسەری تورکیا 14 ملیۆن بوورە 14.7 و لە ئیستانبولیش نزیکەی 15 ملیۆن 115 دانیشتوانی ئیستانبول لە ئێستادا بێکارن
و وەکو پێشتریش ئاماژەم کرد کۆمەڵک بەڵێن هەیە لەسەر ئەوەی کە ڕێژەی بێکاری کەم کەنەوە بە تایبەتی لە نێو گەنجان لە ئێستادا 350,000 گەنج لە ئیستانبول نەکاریان هەیە و نەپیشیان هەیە و نە خوێندکاریشن هەموو ئەوانە کاریگەری لەسەر ئەو شارە دروست دەکا و بەشێکی دیکەشی ئەگەر بێت و ئاماژەی پێ بکەم بەشێک لە خێزانەکان یعنی لە چوار خێزانێک لە ئیستانبول لە ژێر با بڵێن کەم دەرامەت و هەژارە بۆیە حزبەکان لە بەڵێنەکانیاندا ئاماژەیان بەوە کردوکە کار لەسەر ئەو بابەتە دەکەن ڕاستە هەلی کار زۆرە بەڵام لە بەرامبەردا ڕێژەیەکی زۆریش بێکار هەیە پێم وابێ لە ئایندەدا هەم دەسەڵاتە خۆجەیەکان هەم شارەوانی کار لەسەر و دەکا کە زۆرترین گەنج با بڵێ بێنێتە ناو کاری بیزنس و بەشداری کارایی ئافرەتان. باشە علی باسی ئەوەت کرد کە دەنگدەرانی ئیستانبول ڕۆمانسین ماوەی چەند ڕۆژی ڕابردووش سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی سەردانی تورکیای کرد بۆ پێی کە ڕەجەب تەیب ئەردۆغان بانگێشتی کردبوو ئەمە هیچ کار دەکاتە سەر دەنگدانی یان بیر و بۆچوونی کوردانی ئیستانبول ئەگەر لە نزیکەوە سەیری تەماشای سەردانەکەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی بکەین لە لێدوانەکانیشیدا هیچ حەزینەکرد بچێتە ناو ئەو پرسەوە چونکە ئەو پرسە تایبەتە بە تورکیا و بۆ کوردیش ئەم هەڵبژاردنە زۆر گرنگ نییە و پێشم وانێ زۆر کاریگەری لەسەر دەنگدەران هەبێت بەڵام پێویستە ئاماژە بۆ بکەم کە لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوودا دوو پەیامی گرنگ هەبوو پێویستە ئاماژیان پێ بکرێت لەلایەک عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری پەکەکە لە ڕێی پارێزەرەکانیەوە پەیامێکی بڵاو کردەوە داوای لە دەنگدەرانی کورد کرد لە تورکیا کە لەم هەڵبژاردنەدا بێلایەنی خۆیان بنوێنە لەلایەکی دیکەش هاوسەرێک و پێشووی هاوسەرۆکی پێشووی هەدەپە سەلاحەدین دەمرتاشش بە هەمان شێوە پەیامێکی هەبوو ئەمیش بە پێچەوانەی بۆچوونەکەی عەبدوڵڵا ئۆجەلان کە دەڵێت پێویستە ئەمە لەم هەڵبژاردنەدا دەنگ بە بربژێری هاوپەیمانی میلەت ئەکرەمی مەمەوڵە بدەین طبعاً دەکرێت مەسەلەن تۆزێک باسی ئەو دوو پەیامە بکەین بۆ کورد چ واتایەکیان هەیە کورد دەخاتە بەردەم دوو ڕێیانەوە ئەوەی کە لە ئێستادا لە دەنگدەرانی کورد دەبیندرێت لە تورکیا بە حکمی ئەوەی ڕۆژانە ئەمە زانیاریمان پێدەگات ڕێژێکی زۆر لە دەنگدەرانی کورد کە سەتادەی دەنگدەرانی ئیستانبول لە کوردانەوە پێدێت و دەنگی یەکلایی کەرەوە دەبێت لە ئیستانبول بۆیە وا چاوەڕوان دەکرێت هەم پەیامەکەی ئۆجەلان و هەم پەیامەکەی سەلاحەدین دەمیرتاش کاریگەری لەسەر دەنگدەرانی کورد هەبێت تا ڕادەیەکی زۆریش وا باز دەکرێت کە ئێستا کورد بەسەر دوو بۆچووندا دابەش بووە بەڵام یەک بۆچوونی دیکەشەیە کە ئەم لێدوانانەی بۆم دوانەی ئەردۆغان و بەشێک لە بەرپرسانی ئەک پارتی بەشێکی زۆری لە کوردانی لە تورکیا عاجز کردووە بۆیە وا چاوەڕوان دەکرێت 160 بۆ 65 دەنگدەرانی کورد کەوکو ئاماژان پێکرد لە کۆی ئەو 10,000 ملیۆنەی کە مافی دەنگدانیان هەیە سەتادەی کوردن ڕەنگە 160 بۆ 65 دەنگ بە ئەکرەم ئیمامۆغڵو بدەن. باشە بۆچی ئەکەپە ئامادە نییە کە دەستبەرداری ئیستانبول بێت؟ ئەمە پرسیارێکی زۆر گرنگە دوای خۆی ئەگەر ڕیزبەندی شارەکان بکەین ئیستانبول بە دەرەجەیەک ئەنکارا و ئیزمیر ژمارەی دانیشتوانی ئەو سێ شارە بە گشتی دەگاتە 27 ملیۆن کەس و زۆرترین داهاتیش لەو شارەوانیانەدا هەیە لە 23 لە 31 ئاداردا ئەک پارتی هەم ئیزمیری لەدەستدا هەم ئەنکارە لەدەستدا و تەحملی ئەوە ناکا کە ئیستانبوڵش لەدەستدا چونکە لە دەستدانی ئیستانبوڵیش واتە کەمبوونی نفوزی ئەک پارتی لەسەر 27 ملیۆن کەس ئەوە لەلایەکی دیکە لایەنە دارایەکەی هەیە کە وەکو پێشووتر ئاماژەم کرد بودجەی 2019 گەورە شارەوانی تورکیا 23 ملیۆن و 23 ملیار و 800 ملیۆن لیرەیە و بودجەی 2019 ئەنکاراش دەگاتە نزیکی 15 ملیۆن و ئیزمیریش بە هەماشەوە نزیکی 5 ملیۆنە هەموو ئەوانە کە کۆ دەکەیتەوە مەترسیەک دەخاتە بەردەم ئەک پارتی و نفوزی ئەک پارتی لە تورکیا چونکە هەموو ئەو کارانەی هەموو خزمەتانەی کە ئەک پارتی بۆ نمونە لە بەرنامەیدا ئەنجامی بداتن پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە بۆیە بە هەموو شێوەیەک ئێستا ئەک پارتی هەموو تواناکانی خۆی هەموو کارتی فشاری خۆی بەکارێناوە بۆ ئەوەی لەم هەڵبژاردندا سەرکەوتوە چونکە تەحملی ئەوە ناکە دوای ئیزمیر و ئەنکاراش ئیستانبوڵ لەدەست بدات. باشە ئەلی پێمان بڵێ
بزانین دوایین ڕاپرسیەکان لەبارەی ئەنجامەکانی ئەمڕۆ چی دەڵێن؟ چەندین کۆمپانیا لەسەر ئەوە ڕاپرسیان ئەنجام داوە وەکو ئەوەی کە ئێستا لە ئیستانبول هاوڵاتیان بەسەر دوو بەرەدا دابەش بوون بە هەمان شێوە کۆمپانیەکانی ڕاپرسیش بەسەر دوو بەرەدا دابەش بوون کە تەماشای ئەنجامی ڕاپرسەکان دەکەم لە کۆمپانیایەک بۆ کۆمپانیایەکی دیکە جیاوازە چونکە جۆرێک لە بەسیاسی بوونی یاخود کەوتنە ژێر هەژمونی حیزبەکان کار دەکەن بۆیە ئێستا بۆ نمونە ئەگەر ئەنجامی دوایین ئەنجامی با بڵێن ڕاپرسی کۆمپانیای ڕاوێست کە بڵاوی کردوتەوە بە تایبەتی لەسەر دەنگدەرانی کورد ئامارەکەشم لایە 165.6 دەنگدەرانی کورد دەنگ بە ئەکرەمی مۆمۆڵۆ دەدەن 124.7 دەنگ بە یڵدرم دەدەن 109.7 ئەو دەنگدەرانە دەگرێتەوە کە ڕەنگە هەر بایکۆتی هەڵبژاردن بکرد بەشداری هەڵبژاردن نەکەن یاخود زۆر زار دەبینین لە کاتی دەنگداندا هەڵەیەک لە شێوازی دەنگدان و پرۆسەکەدا دروست بێت بۆ نمونە کۆمپانیای پێر ئەویش بە هەمان شێوە دوایین ڕاپرسی خۆی بڵاو کردوتەوە لەسەر ئەوە ڕێژەکان لێک نزیکن ینی بەگشتی 4 بۆ 5 جیاوازی هەیە لە نێوان دەنگەکانی یڵدرم و لە نێوان ئەکرەمی مۆمۆغڵ و یەک خاڵ زۆر گرنگە لێرەدا باسی بکەم جۆرێک لە شەڕی ئەعلامی لە نێو تورکیادا بە تایبەتی لەسەر کۆمپانیا ڕاپرسەکاندا دروست بووە دەیانەوێت بۆ نمونە ئەو هاوڵاتیانەی کە لە دەرەوەی ئیستانبوڵن بۆ کاری تایبەتی خۆیان بۆ سەردانی بۆ هەر مەبەستێک لە دەرەوەی شاری ئیستانبوڵ تەماشای ئەنجامی ڕاپرسیەکە دەکەن بۆ نمونە ئەو کەسانەی کە دەنگدەری جەهەپەنیا دەنگ بە جەهەپە دەدەن یاخود بە دەنگ بە ئەکرەمی مۆمۆڵ دەگەن وەکو بربژێری هاوپەیمانی میلەت وا لێکدانەوەی بۆ بکەن بڵێن ئەمە ئەنجامی ڕاپرسیەکان بڵاو بۆتەوە 155 بەدەستێناوە کەواتە من ئەگەر نەگەڕێمەوە بۆ ئیستانبوڵیش ئەکرەمی مۆمۆڵ هەر دەیباتەوە یعنی لانێکم بتوانن هەزاران دەنگ بەو شێوەیە بۆ خۆیان بگەڕێنەوە بە هەمان شێوە پێچەوانەیە چونکە ناکرێت ئەمە بخینە پاڵ حزبێک ڕەنگە هەردوو لا با بڵێن هەردوو بەرە ئەم استراتیجیە بگرنە بەر بۆەوەی توانن کاریگەر لەسەر دەنگدا دروست بکەن بەگشتی هەموو ئەو ڕاپرسیانەی کە ڕۆژانە ئەنجامەکەی دەگاتە بەردەستی ئێمە نزیکەی 4 بۆ 5 جیاوازی هەیە لە نێوان ئەکرەمی مۆمۆغڵ و یڵدرم زۆر سپاس بۆ عەلی تەحسین ڕۆژنامەڤان لە دێسکی تورکی چۆڕی میدیا ڕوودا کە لەگەڵ ئێمە بوویت سپاس بۆیش